سڵاوتان لێبێت. کۆمسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان سزای دارایی چەند قوارەیەکی سیاسی دەدا و لەشێتی نیشتیمانی کوردستانی زۆرترین سزای بەرکەوتەوە. بە پێی بڕیارەکەی کۆمسیۆن 8 قوارەی سیاسی سزادراون، هەرێک لەلایەنەکانی پارتی دموکراتی کوردستان و حیزبی سۆسیالیست و بزوتنەوەی ئیسلامی و گرتووی ئیسلامی بە بڕی 500,000 دینار سزادراون. کۆمەڵی ئیسلامیش بە بڕی 1 ملیۆن دینار و لیستی ئازادی حیزبی سۆعیش بە بڕی 2 ملیۆن دینار سزادراوە. بژوتەوەی گۆڕان بە بڕی 2 ملیۆن و 500,000 دینار سزادراوە. کێتی نیشتیمانی کوردستان زۆرترین سزای دارایی دراوە کە بڕەکەی 4 ملیۆن دینارە. منداڵێکی تەمەنی 11 ساڵ لە هەولێر خۆی خنکاند و باوکی شیۆکاری خۆخنکاندنی کوڕەکەی بۆ سیرکردنی درامە دەوڵەشکراوەکان دەجێڕێتەوە. کاروان عەبدولکەریم بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر بە هێناڕتی ڕاگەیان شەوی ڕابردوو لە ڕووداوێکی خۆکوشتندا لەگەڵ هاوکاری شاری هەولێر ئاگادار کراونەتەوە. ئەوتیشی پاش گەیشتنی هێزەکانیان دەرکەوتەوە کە منداڵێکی تەمەنی 11 ساڵ لە نهۆمی سەرۆی خانوەکەیان بە گروسێک خۆی هەڵواسیوە و گیانی لەدەستاوە. ژمارەیەک لێکۆڵەری استراتیژی لە دامەزراوەی جەنگە ئەمریکیەکان هۆشداریاندا کە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق لە شام لە ئێستادا پلانیان بۆ فراوانکردنی ڕوبەری ئەو ناوچانەداناوە کە لە عێراق و سووریا کۆنتڕۆلیان کردووە. لێکۆڵەر ئەمریکیەکان لە راپۆرتێکدا ئاماژەیان بۆ کردەوە کە مێژوو سەلماندوێتی شکستێنانی ڕێکخراوی قاعیدە لە عێراقدا لە سەردەستی عەرەبە سوننەکان بۆ لە بنەڕەتدا تیشیان لە دوای ئەوانی شێزەکانی پێشمەرگا توانیان ڕوبەڕووی چەکدارەکانی ئەو ڕێکخراوە ببنەوە. ئەویش بۆ پێی ڕێکخراوەکە لەو ناوچانە چالاکن کە دەکەونە نێوانەزەکانی ئیتیحادی و هێزەکانی پێشمەرگە و ناوچە جێ ناکۆکەکان. سەرۆکی کۆمەڵگەی عێراق بۆ ئاسایشی خۆراک ڕایگەیاند عێراق کە پێشتر بە زەوی پڕلەبەربوون بەناوبانگ بوو بەهۆی زۆری ئاو دەستی کار ڕوبەرێکی زۆر لە زەوی بەپیتەکانی بۆ کشتتوکاڵ بەکاردەهێندا. ئێستا بۆتە گەورەترین هاوردەکاری خۆراک لە جیهاندا. لە دوانێکدا بۆ مەداپرێز بوو ناموسەوی ڕایگەیان بەهۆی گۆڕینی زەوی کشتتوکاڵەکان بۆ ناوچەنی شەجێبوون و لە ناوبردنی باخ و دارستانەکان عێراق ساڵانە لە 5 زەوی بەپیتەکانی لەدەست دەدات و تیشی چوارێکی دانیشتوانەکەی لە خوار هێڵی هەژاریەوە ژیان بەسەر دەبن. جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری خزمەتگوزاری داوای لە حکوومەتی واشنگتۆن کرد هەوڵە دیپلۆماسیەکانی لە ناو عێراقدا چالاکتر بکاو. کەشێکی لەباریش بۆ ڕێکەوتی نێوان کورتە سیاسیەکان و پێگاتە جیاوازەکان بڕەخسێنێت تا بتوانن کێشەڵوەستراوەکانیان چارەسەر بکەن. لە پەراوێزی پێشوازیکردن لە برید ماگریک ڕاوێژکاری پێشووتری وەزارەتی دەرەوەی بریکە ساڵە مطلق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە لە کۆبنەوەی نێوانیاندا تیشی خراوەتە سەر کاروباری ناوخۆی عێراق و ڕەوشە سیاسیەکەی لەگەڵ کارەکەنی ڕێکوتنە ئابووری و خزمەتگوزاریەکانی نێوانیان. کورتەیەک لە هەواڵەکان پێشکەشکرا بەختەوە بێت.